لەم بارەیەوە میوانێکی گرنگمان هەیە کە ئەمەوێت زانیاری زیاتری لێوەربگرم و بابەتەکە زیاتر قسەی لەسەر بکەین و وردەکاری و زانیاری زیاتریش لە بەڕێزیان پرسمەویش بەڕێز شێرزاد فەتاحەکە بەرپرسی بەشی پیشەیە لە بەڕێوەبەراتی گشتی باش. بەڕێز شێرزاد بەخێراتی کاتت باش. زۆر سوپاس. سلااو ڕێزم هەیە بۆ بەڕێزت. زۆر سوپاس. و سلااو ڕێزیش بۆ بینەران. زۆر سوپاس. پێشەوەی بچینە ناو بابەتەکەی ئەزم لێ ڕوونکردنەوەکی پێویست بدەم. فەرموو. باج تەنیا دوونەوە ئەسێنەوە باز هەیە لە کوردستان. تەنیا ئێمەینە بەڕێوەبەراتی گشتی باز وەردەگرین. بەڵێ. خەڵکەکە وا ڕاهاتووە دەچی ڕسمی تاپۆی دەدا دەرێ باجم داوە. پارەی کارەبا دەدا دەرێ باجم داوە. پارەی ژینگە دەدا ئەوانە هیچی باز نییە. باز تەنها ئێمەینە. ئەویش چەند زۆرێک بازمان هەیە. بازی دەرامەتمان هەیە کە لەسەر شخصی طبیعی و شخصی معنەوی دەچەسپێ هەر یەکە بە ڕێژەیەکی کە قانون دیاری کردووە و بازی خانوبەرەمان هەیە بازی زەریب عقارمان هەیە ئەوەندە زۆرە بازمان هەیە. ئەو خەڵکەی کە بەعز دەکات باز ئەوەندەیە ئەوە باز نییە ڕسوماتە. زۆر باش بکاتە ئەمە زۆر پێم خۆش بووە پێشەوەی کە من دەستکەم بە پرسیارەکانم ئەم ڕوونکردنەوەیە وەکو دەستپێکێک زۆر باشە بۆ هاوڵاتیان کە بەردەوام پێیان بدرێتەوە باچۆنە باشە. جا بەڕێز شێرزاد باسیەوە بکەین بۆچی هاوڵاتی تا ئێستا هۆشیاری دارایی هۆشیاری لەسەر باج لەسەر ئەم بابەتانە نییە؟ ئایا وەکو پێویست دیاریکردنی باج لەلایەن ئێوە نیشاندانە یاخود ڕێنمایی بە هاوڵاتیان ئەمانە بۆ نەکراوە بۆ تا ئێستا هاوڵاتی ئەم کێشەی هەیە کە باج لەگەڵ ڕسوماتەکانی دیکە گیان ناکاتەوە؟ بەڵێ منیش لەگەڵ تۆ هاوڕامە زۆربەی هاوڵاتیان وشیاری بازیان نییە. ینی باز لە گەشتکە تێکرد دەکەوت یان وا دەزان باز سوخرەیە باز واجبێکە لە هەموو دنیای هەیە بە یاسا دەچەسپێ و بە یاساش دەبەخشێتن. تەنها ینی هیچ بازێک نییە بەپێ یاسا چەسپانجابی. سەبارەت بۆی کە هاوڵاتیان زۆر گلەییان لە باج هەیە ئەمە ئێستا ئەگەر ئامارێکرد بدەمێ ئەو پیشەوەرانەی کە پاش بڕیاری سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بازەکە زۆر شتێکی ڕەمزیە ئەوەشمان نەهێشت. ئێستاکە چۆن؟ باش بۆ ڕوون دەکەمەوە. بڕیاری سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ژمارە 245 لە 27 و ڕێنمایی دارایی 2 ساڵی 2024 دوو بڕگەی تێدایە سەبارەت بە باج. یەکەچیان هاوکاریکردنی پیشەوەری ئەوانەی دەخلیان مەحدودە بڕگەی یەکەم. بڕگەی دووەمیش لێخۆشبوون لە سزا و سوەکانی سەرجەم بازدەران ینی شەریکات و ئەشخاصی تەبیعی و معنەوی هەمووی دەگرێتەوە. بەڵێ بڕگەی دووەم لە ماوەی 9 ڕۆژی هەر کەسێک ئەگە قەرزاری باجە سزا و سووی لەسەرە فرسەتێکە بچی باجەکەی بداتن غەرامە و فەوائیدی بڕیارە کەوتۆتە بواری جێبەجێ. بەڵێ کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە جێبەجێ کراوە. بڕگەی یەکەمیش کە پیشەوەران لەسەر ڕاستپاردەی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە پیشەوەر هاوکاری بکرێن ئەوانەی کە دەخلیان مەحدودە هەستاین ڕێنمایی ژمارە دارایی لە وەزارەت دەرچوو ساڵی 2024 ئێمەش لە گشتی باجەکان لیستێکمان ئامادە کرد بە هاوکاری چەند برادێک و پاش تقریبان 32 پیشە لە خۆ دەگرێتن. ئەو پیشەوەرانە 150 لە قازانج ئەفونە ینی 150 داشکانیان بۆ دەکرێت کەواتە هەر کەسێک ئەگە خێزانداربی لەو 32 پیشەوەرە باجەکەی دەبێتە سفر ینی 150 باجەکەی نایێتە خوارێ قازانجەکەی دێتە خوارێ. باشە ئەگەر بە ورتر بۆم باسکەیت بۆی ڕوونکردنەوەش هەبێ بە نمونە پێمان بڵێ چۆنە بۆ نمونە هاوڵاتیە کاسبکارێک دوکانێکی فرۆشتنی مۆبایلی ئەمە چۆن ئێوە خەمڵاندنی بۆکەن چۆن نیوەی باجەکەی بە نمونە پێمان بڵێ دوکانی چاکردنەوەی مۆبایل ساڵانە ئێمە زەوابەتێکمان هەیە کە لەسەری دەڕۆین ئەوە متەبع لە هەموو عێراق و لە هەموو کوردستان هەر دەخلێک قازانجێکمان بۆ دیاری کردو بە جۆرەیە و قازانجە ئەو دەمینێتەوە ناوبانگ و ئیشی زۆری دوکانی چاکردنەوەی مۆبایل قازانجی 8 ملیۆن و نیومان بۆ داناوە. ئەو 8 ملیۆن و نیوە قازانج بۆ ساڵێک 12 مانگ باش 5 ملیۆنی ئەگەر کابرا خێزاندار بی 5 ملیۆنی دەڕوا سەماحە بە جۆرەی قانون دەمینێ 3 ملیۆن و نیو بازی 3 ملیۆن و نیوی دەکات 135,000 ئەوە بازەکەیتی بۆ ساڵێک بۆ ساڵێک.
ئێستا کە پاش ئەو بڕیاری سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و ئێمەش 50% داشکاندا ئەو دەخلانە یعنی داشکانمان نەدا زەری بکەی نەمان دایتە 130 دایتوانە قازانجەکەی 8 میلیۆن و نیوەکە دەبێتە 4 میلیۆن و 250 باشە 5 میلیۆنیش حەقی خۆی و خێزانی سەماعی هەیە کەواتە بازی ناکەویتە سەر ئەو دوو پیشەیە هەر کەسێک خێزاندار بی بازەکەی سفرە هیچ سفر دەرەچێت بەڵام ئەگەر خێزاندار نەبێ سەڵد بێ ئەلێرە حسابێکم کردووە چاکردەوەی مۆبایل گەنجێک دوکانێکی داناوە پێش ئەو بڕیارەی هەر لەسەر ئەو 8 میلیۆن و نیوە لەبەرەوەی گەنجە و مەسئولیەتی کەم لەسەرە و مەصرفی داهاتەکەیتان بە 8 میلیۆنی و بۆ 8 میلیۆن و نیو خەملاندوانە 2 میلیۆن و نیو سەماحە سەماحی قانونی ئەگەر ژنی هەبێت 2 میلیۆن و نیویش نەکەشی کەواتە 6 میلیۆن ڕوبحی سافی هەیە باجەکەی دەبێتە 360,000 ئەوە پێش بڕیارەکە باشە بەڵام ئێستا 8 میلیۆن و نیوەکە 150 داشکانی بۆ دەکەین دەمینێ 4 میلیۆن و 250 باشە 2 میلیۆن و نیو سەماحی دەدەینێ باجەکەی لە 360,000 دەبێتە 52,000 ئەوە گەنجەکە سەڵ ئەوەی کە خێزاندار نەبێ ئەوە بازەکەیتی ئەوەی خێزانداریشبی هیچە بازەکەی سفرە تا ئێستا زۆر ڕوونە دەستان خۆش بێ باشە کاریگەری ئەم بڕیارانە چی بوو لەسەر بازار بێگومان ئەوە هەم خەڵکەکی زۆر کە لە بازارە ینی وای دەزانی غەدرێکی گەورەی لێ دەکرێت دەزانی بەڕەحابەت سەدر ئێستا دەچێتەوە ئیشەکەی خۆی دەکات احتیمام بە ئیشەکەی خۆی دەدا و جوولەش دەکەوێتە بازار چۆن کابرا بازی ینی مەصرفێکی دوکانەکەی لە کۆر دەبێتەوە کە باجە وەلەو شتێکی کەمیشە بەس ئەوەش هەر وەک مەصرفێکە ئەوە یەک لەو بابەتانەیە کە بێجگەلەوەش لەو 32 پیشەیە گشتاندنمان بۆ دایرەکانمان کردووە هاوشێوەی ئەوانش هەر دائیرەیەک لیژنەیەک پێک بێنێ بە سەرۆکایەتی مدیری دائیرە لە دائیرە فەرعیەکان کە زانیان هەر پیشێک پێویستی بە هاوکاریە و پێویستی ینی هاوشێوەی ئەوانە دەستیان کراوەیە ینی ئەکرێ لەو 32 پیشەیە لە لیستەکە هەیە زیاتر بکە بەڵێ دەکرێت زیاتر بێ چکو ئێستا دوکانی قوماشمان هەیە باشە کێ بڕیار لەوە ئەدات و چۆنە بێت لە لیژنەیەکی لەلایەن لیژنەیەکی تایبەتەوە لە دایرە فەرعیەکان مدیر سەرۆکایەتی لیژنەکە دەکات پاشەوەی کەشفی موقعەکەی بۆ دەکەن پاشەوەی کە تەمەشای دەخل و وەزعی دەکەن قەراری لەسەر دەدەن ئایا ئەو داشکانە بیگرێتەوە یان نە ئەمە ئەو 32 پیشەیە ئەوەمان کردووە تەعمیممان کردووە بێجگە لەوانش هاو شێوەیانە بەو شێوەی تەعاملی لەگە دەکرێت نمونەکرد بۆ بێنمەوە دوکانێکی قوماش فرۆشمان هەیە لە ناو قەیسەری باشە ئیشی باشە بەڵام هەمان شت دوکانی قوماش فرۆشمان هەیە لە گەڕەکی کرێکاران یان گەڕەکی نەورۆز دوکانێکی بچووکی دانە لەو حالەتانە دەسەڵاتی دارایی مدیری دایرە لۆی هەیە بە لیژنە برێ ئەو دوکانێک کە کەوتوتە ئەو گەڕەکە شعبیانە داشکانەکەی بۆ بکرێت کەواتە لیژنەکە ڕەچاوی شوێنیش ڕەچاوی شوێنی دەکات ڕەچاوی بازارەکەی دەکات ڕەچاوی باری ئابووری کابرای دەکات باشە دوایین قسەی تۆ کە بە کوردی و بە کورتی بە خەڵکی بگەێنی لەسەر بات چییە؟ بات وازبێکی وەتەنیە لە هەموو وڵاتێکەیە ینی خەرکەکە بە ڕەحابەتی سەدر بچی بازی خۆی بدا ساڵانە لە مەوعیدی خۆی چکو هەمووی قوانینەکانی باز مەوعیدی تێدایە ئەگەر بێت و لە مەوعیدی خۆت بازی خۆت بدەیت هیچ غەرامەت نایەت سەرێ و بازەکەت ئەوە دەبێت و ئیزافەکیشم هەیە ئەگەر مەجال هەیە بە کورتی سەبارەت بە گواستنەوەی مولکایەتی فرۆشتنی مولک نەکزەری بە عقار فرۆشتنی مولک ئێمە لە هەرێم یاسایەکمان هەیە یاسای 20 ساڵی 2011 کە ئاسانکاری زۆری کردووە لە بۆ هاوڵاتیان ئەو کابرای خانیەکی خۆی هەیە سکونایە لە ناوی دانیشتێ ئەگەر هاتوو لە حالەتێکی فرۆشتی زەریبەکەی هەر چەند بێت دەتوانێت عەفوی وەرگری هەر 500 جارێک دەتوانێت ئەو عەفوە وەرگێ هیچ باز نادا ئەوە یاسایە زەویشی ئەگەر هەبوو بە مەرجێک نیشتە جێبوون بێ نەکتجاری بێ باشە کەواتە هەر کەسێکی ئەگەر خاوەن دەخلی معدود مرکەکی هەیە لۆ خۆی دەیفرۆشێ دەچێت خانوویەکی تر دەکڕێتن مافی هەیە 500 جارێک ئەعفا مطلق وەرگێ زەریبەی سفرە
ئەمەش وردەکارێکی دیکە بۆ ڕوونەوەی باش بوو سپاسدانەکەین زۆر سپاس بەڕێز شێرزاد فەتاح بەرپرسی بەشی پیشە لە بەڕێوەبەرایەتی گشتی باش لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ بەخێر هات.